إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. إنسانی ئیماندار لای خوای پەروەردگار حورمەتدارە. هەر کەسێک دەستی هەبێ لە قڕکردن و لە ناوبردن و کوشتنی ئیمانداران و مسلمانان، هەر ڕەگەزێک بێ، هەر نەتەوەیەک بێ، هەر جۆرێک بێ، لە هەر وڵاتێک بێ، لە هەر سەردەمێکدا بێ، کەسێک دەستی هەبێ لە خوێن ڕشتنی ئیمانداران و مسلمانان بە هەر بیانوویەک بێ و هەر کەسێک پێی هەڵبسێ، بەڕاستی کەسێک کە سزاکەی سەختە کە لە دۆزەخدا بە هەتایی دەمێنێتەوە، بەر غەزەب و لەعنەت و نەفرەتی خوای پەروەردگار و ئیمانداران دەکەوێت. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: ومن يقتل مؤمنا متعمدا، هەر کەسێک یەک ئیماندار بە عەمد بکوژێت، فجزاؤه جهنم، ئەوە جەزا و پاداشتی ئەو کەسە دۆزەخە، خالدا فيها، بە هەتایی تیا ئەمێنێتەوە، وغضب الله عليه، وخوای گەورەش لێی تووڕە دەبێ، ولعنه، ولعنەتی لێ دەکا و لە ڕەحمەتی خۆی بەدەرێکە، وأعد له عذابا عظيما، وسزایەکی گەورەیشی بۆ ئامادە ئەکات. لەبەرەوەی ئازاردانی ئیماندار لە ناوبردنی ئیماندار هەروە ئاسان نییە. کەسێک ڕاست ببێتەوە لە ژێر هەر پاساوێک و هەر بیانوویەک دەستی بچێ بە خوێنی ئیماندارانە، بەتایبەت ئیماندارانێکی بێدەسەڵات لە ئافرەت، لە مناڵ، لە پیر، خەڵکی هاوڵاتی ئاسایی، ئەوانەی کەوا دەستیان لە خوێندانیە، ئەوانەی کە چەکیان بەدەستەوە نییە. ئەمە گریمان خەڵکێکەوە چەکی بەدەستەوەیە، ئەگەرچی تۆ تەعدایش ئەەکەی، دەستدرێژی ئەەکەی، هێرش ئەهێنی، کاولکاری ئەەکەی، وێرانکاری ئەەکەی، ڕوبەڕووی چەکدارەکان ببیتەوە، بە هەر بیانوێک ئەمە قەیناکە، تا حەدێک مەجالی تیا هەیە. بەڵام ئەی ژن و مناڵ، ئەی پیر و پەککەوتە، ئەوانە زەنبیان چییە؟ بەچی بیانوێک ئەوانە قڕ ئەکرێن و وڵاتیان بەسەرا وێران ئەکرێت، وە قەتڵ و عام ئەکرێن، وە خوێنیان دەڕێژرێ، وە وڵاتیان کاول ئەکرێ، ئەوان بەڕاستی بە هیچ شێوازێک قبوڵ نییە. بۆیە سزای ئەو کەسانە زۆر سەختە، زۆر گەورە و گرانە. لێرە خوا رب العالمین چەند عەذابێک بە چەند شێوازێک سزاکانی خۆی دەرحەق بەو کەسانە ئاشکرا ئاکات. فجزاؤه جهنم، پاداشتی ئەو کەسە دۆزەخە، خالدا فيها، تیا ئەمێنێتەوە بە هەتایی، وغضب الله عليه، وخوای گەورەش لێی تووڕەیە، ولعنه، ولعنەت و نەفرەتیشی لێ دەکات، وأعد له عذابا عظيما، وسزایەکی گەورەشی بۆ ئامادە کردووە. خۆ ئەگەر تەنها بوترا فجزاؤه جهنم خالدا فيها، ئەمە بەس بوو بۆ سزادانی ئەو کەسە، بەڵام خوا رب العالمین بۆی زیاتر گەورە دەریخات. لەبەرەوەی ئیماندار کوشتن هەروە ئاسان نییە. سەر ڕای ئەوەی کە لە دۆزەخەیە بە هەتایی، خوا لێی تووڕەیە، خوا لەعنەتی لێیەکە، خوا سزایەکی گەورەی بۆ ئامادە کردووە. بۆی ئینسانە بێت زۆر وریا بێت، دەستی بە خوێنی ئینسانە نەچێت، بەتایبەت کەسێک کە ئیماندارە، کەسێک کە بێوەیە، کە سەلامەتە، کە شەڕی نییە، کە عەزیەت و ئازاری نییە، کوشتنی حەرامە حەتا ئەگەر کافریش بێت. ئای چجا ئیماندار بێت؟ بەوەی کەوا بە بیانووی ئەوەی کەوا ئەم کەسە لە فڵانە نەتەوەیە، لە فڵانە ڕەگەزە، لە فڵانە پێڕە، لە فڵانە گروپە، سەر بە من نییە، ئیش بۆ من ناکات، لەگەڵ بەرژەوەندەکانی مندا نییە، سەر بە فڵانە لایەنە، هاوپەیمانی فڵانە لایەنە، تۆ دەست بچێ بە خوێنیدا، لای خوای رب العالمین ئەمە بە ئاسان بەسەر ناچێت.